ئەم کاتۆ هەموو کاتێکتان باش لێوارە 24 ئەمڕۆ بە کۆمەڵێک بەرگە و بابەتی سەرنج ڕاکێشەوە دینەوە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست لەگەڵمان بن. زیاتر لە 55 ساڵە تەزبیح دەفرۆشێت. حتا حەوگڵاش ڕۆیشتووە زیاتری بەس بکەم. پیشەی بە خێوکردنی هەنگ. پێشبڕکەی ئەسپ سواری لە شاری هەولێر. لە شەوانی مانگی ڕەمەزان هاوشێوەی چالاکی هونەری و کولتوری چالاکی وەرزشی لە شارە جیاجیاکانی کوردستان بەڕێوە دەچێت. لە شاری هەولێر و بە بۆنی مانگی ڕەمەزان پێبڕکەی ئەسپ سواری لە کەشێکی ئارامدا بەڕێوە چوو، ئەسپ سوارانیش بەهێز و هونەری ئەسپەکانیان یەک بە دوای یەک بربەستەکانیان بڕی براوەکانیش هەڵات کران. یانەکەمان هەڵدەستێ بە ئەنجامدانی پێشبڕکێی هەموو ساڵانی ڕەمەزان. ئێمە وەکو ئەسپ سوارانی یانەی ئەسپ سواری هەولێر بەشدارین، وەکو تقریباً 20 نەفەرێکین. پێک هاتووە پێشبڕکێیەکە لە 4 بەشی 80 سانتیم، 100 سانتیم، 120 لەگەڵ 140. من وەکو ئەسپ سوارێکی یانەی ئەسپ سواری هەولێر بەشداریم کردووە لە 80 سانتیم لە 100 سانتیم. ئەسپ سواری هەستێکی زۆر خۆشە. خەڵکەکەی ئێمە تا ئێستا شارەزانیە، تا سواری ئەسپ نەبی نازانی ژیان چی تێدایە. بەڵێ من خۆم شخصی خۆم زۆر بە بەسیتی جارێک هاتم بۆ ئەمیانەیە، تقریبا ساڵێک و دوومان پێشەستا بوو، هەر بۆ خۆشی خۆم هات لەگەڵ عائیلەکەم داهاتم بکەم با بچینە یانی ئەسپ سواری، با بچین نیو ساعتێک سواری ئەسپ بین. کە هاتم مێرانە بەڕاستی هەستم بە دنیاش حیاتش تر کرد. هەر بۆ بەیانەکەی دەستم پێکرد، یەکسەر ئیشتراکم کرد و ساڵانە و تا ئێستا بەردەوام و هەفتەی بەلای کەمی 3000 لە پاش ئیشی کار و خۆم و ئێوارەکەی ئەگەڕم ناگەڕمە ماڵەوە، یەکسەر ئێمە بۆ نادی ئینجا گەڕمەوە بۆ ماڵەوە. الفارس إرشاد أحمد على صهوة الجواد كينج. مانگی ڕەمەزان پیشێکی بزەحمەتە بۆ هەسب سیاریە، چونکە هەسب سیاری ئەوی تااقەت هەیە مە تااقەت نینە لەبەر ڕۆژیە. بەس ئەف قارەمانیا gelek وەکی بێژن پێشکەفتینە چکو سەرئاستێ کوردستانێ و سەرئاستێ دەرەوەینە، یعنی ئەم هیویکەین ئەف قارەمانیەت بەردەوام بن. لازم بەری هەر تشتێکی یعنی تەنسیقامل گەل هەسب سیاریە بیت، حسب سیاری بیت، چونکو لازم تنسیق گەل هەبیت گەل حسب سیاری، چونکو تەکنیکە لە گەل یعنی gelek داوەرگیری و سەبرکە gelekێکی کەیف خۆشم کو ئەس شیام بێ قارەمانیە بەشدارکەم، ئیشەڵڵا دە ئەف قارەمانیە بەردەوام بەشداریەت ئێداکەم. لێرە دەژیم چونکە باوکم لە هەولێر کار دەکات. ئەسپ سواری ئەزمونێکی زۆر باشە بۆ من. جیاوازی لە نێوان کوردستان و فەڕەنسا هەیە، بەڵام کە هاتمە ئێرە بڕیارمدا ئەسپ سواری بکەم بۆ ئەوەی شێوازی فەڕەنسی پیشان بدەم.
ئاستی ئەسپ سوارەکانی فەڕەنسا زۆر باشە. مەدالیای زێڕیان لە ئۆڵۆمپیادی ریۆ دۆ جانیرۆی بەرازیلی 2016 بەدەست هێناوە و ئەسپەکانمان زۆر باشن. But we have very good stable and very good horses. دروستبوونی بەردی زراو نەخۆشیەکی هێناویە کە کۆمەڵێک هۆکار هەیە بۆ سەرهەڵدانی ئەم نەخۆشیە. پشتگوێ خستن و چارەسەر نەکردنیشی دەرەنجامی خراپی بۆ سەر کەسەکە دەبێت. پێویستە و کەسانی تووشی نەخۆشی زراو بوون لە مانگی ڕەمەزان زیاتر خۆیان بپارێزن و هەروەها بەباشی ڕێنمایە تەندروستیەکان لەبەرچاو بگرن. ئەوانەی کە کێشەی زراو کێشەی زراویان هەیە ئەوانەی بەردی زراویان هەیە خۆی چییە؟ بەردی زراو لە خەڵتە و نیشتەکانی شلەی هەرز دروست دەبێت. ئێوە چڕ دەبێتەوە ڕقەڵدە لە ناو تورەگەی زراو. تورەگەی زراو شێوە هەرمێیە دەکەوێتە لای ڕاستی سەر و زگەوە لە ژێر جگەرەوەیە. ئیشی تورەگەی زراو چییە؟ کۆکردنەوەی شلەی زراوە کە دەری دەدات بۆ ناو 12 گرێەوە کە لەوێ خواردن هەرز دەکات. وە قەبارەی بەردی زراو شێوەی جیاوازە، یعنی قەبارەی گەورەمان هەیە و قەبارەی بچووکمان هەیە. زیاتر ئەوانەی کە کێشە بۆ نەخۆشەکە دروست دەکە بەردی بچووکە کە دادەوەزێت بۆ ناو بۆڕی زراو و هەروەها بۆ ناو ملی بۆڕی تورەگەی زراو تێدەکەی. کاریگەری ڕۆژبوون بەسەر ئەوانەی کە بەردی زراویان هەیە یان کێشەی زراویان هەیە لە حاڵەتێک 180 ئەوانە کە بەردی زراویان هەیە هیچ نیشانەیەک دروست ناکە کەوەی دەمێنێتەوە 120ەکەیە. بەڵێ ئەوانەی کە لە 120ەکە کە نیشانەی زراویان تێدا دەرکەوتۆ کە بە تایبەتی ئازاری لای ڕاستی سەری زگەوە کە لەوانەیە بگوازرێتەوە بۆ ناو دەفەی شان و هەروەها بۆ لای ڕاستی شانەوە لەوانەیە نیشانەی هەڵن جوڕشانەوەیان لەگەڵ بێت و زۆر جار کە بەردەکە دابەزێ بۆ ناو بۆڕی زراو تووشی زەردووی دەکات. ئەوە نیشانەکانی زراوە بۆ لەو حاڵەتەدا ڕۆژبوون کاریگەری هەیە بەسەر نەخۆشیەکەوە بۆیە ئەوانە ناتوانن بە ڕۆژوو بن. بەڵام لە 180 ئەوانەی کە بەردی زراویانەیە کە هیچ نیشانێکیان نییە دەتوانن بە ڕۆژوو بن. ئەوانەی کە قابلیەتی توشببوونیان بە بەردی زراو هەیە چیان؟ ئەوانە کە یەکێک خۆی ڕەگەزیمەی نەبێت، کە ئەوانەی کە قەڵەون و ئەوانەی کە زگپڕن، ئەوانەی کە شەکریان هەیە و خواردنی چۆری زۆر دەخۆن. دیاریکردنی نەخۆشەکە لەلایەن دکتۆری پسپۆرەوە دەبێت زیاتر بۆی نیشانەکانەوە کە وەکو باسمان کرد و لە ڕێگەی فەحسی خوێن و سۆنەرەوە تەشخیص دەکرێت بەردی زراو. خۆ پاراستن بۆ ئەوانەی کە بەردی زراویان هەیە وەرشێکی بەردەوام، دابەزانی کێش و خواردنێکی تەندروست وە جەمە خواردنەکان لە کاتی خۆیدا وەکەمکردنەوەی ئەو خواردنانەی کە چەوریان زۆرە بە تایبەتی کۆڵسترۆڵ و خواردنی برژاو. بۆیە ئەوانە دەبێت خواردنی زیاتر ئەوانەی کە فایبەریان تێدایە بە خواردنانە خۆن بە تایبەتی سەوزە و میوە. ماوەی 10 ساڵ دەبێت لە کوردستان دیزاینی باخچەی ماڵان دەکات. فەرەیدون لە فەرش فرۆشیەوە ئەو بیرۆکەی بۆ هاتووە و لەو بارەیەوە دەڵێت لە سەرەتا فەرشم دەفرۆشت. دیزاینی فەرشەکان کاریگەریان هەبوو بۆ ئەوی بیرۆکەی ڕازاندنەوەی باخچەم بۆ بێت و ئێستاش خەڵکانێکی زۆر پێشوازیان لەم کارم کردووە. شۆرەتم سەمەدیە لێرە فەریدون محەممەد شەریفم پێ ئەڵێن بەوەی ناسراوم پێشتر ئیشی فەرش و ئەوەمە کرد دەوری 16 ساڵ لە کوردستانی ئەودی و کوردستانی ڕۆژەڵات ئیشی فەرشمە کرد نەخشەکەشی فەرشمە بوو هەر لەوەشەوە ئەم بیرۆکەیم بۆ هات ئیتر پاش ماوەیەک چوومە دەورە بوو شیراز و ئیسفەهان و ئەوانە کە بە تەواوی فێری شتەکە بم فێر بووم و تقریب نزیکی 20 ساڵ 22 ساڵ خەریکی ئەویشم پێشتر لە تارانیشمە کرد لە شارەکانی ئێران ئیترەوە ماوەی 10 ساڵیشە لێرە ئیشەکەم ئیشی چەمەن و باخ و دوای ئەوە ئەو دیزاینانە و بە چەوەکە ئەیبینە.
خەریتەکان هیوای هەیە لە پەیجەکەەوەی بینی هەڵێ بژێرێ هیواشەیە بەدلی خۆی شتێکی هەڵبژاردووە بۆ من کێشە نییە هەرچێک لە هەر شوێنێکی دنیا کرابێت لە هەر وڵاتێک بێ من کێشەم نییە بەس ڕسمەکە ببینم منۆکو ڕسمەکە بۆی دەرەهێنم و تەسلیم یەکەم هیوای هەیە تر بە زەڵقی خۆی حەزی لە تاوسە حەزی لە گوڵە بە شێوەی گوڵ دەریبێنی حەزی لێ ئاوا دایرەهی بێ حەزی لێ قەوز بێ ئیتر ئەو چی ئەڵێ منەوەی بۆکەم من کێشەم نییە زۆر جار زۆریان بە زەوقی خۆیانە زۆریشان ئەڵێ بە زەوقی خۆت ئەم بیرۆکەم لە هی خەریتەی فەرشەوە بۆ هات بەڵام لێرە بەداخەوە گوڵ کەمە ئەو گوڵانەی کە پێویستە یعنی وەکو گوڵی لالە لێرە نییە ئەگەر بش بێ زۆر کەم ینی شتێکە بە نودرێت ئەگە بێتە ئەمدی و بەڵام لەو دوو زۆرە ئێمە زۆربەی نەخشەکان بەو گوڵانە ئەەکەین ئێستا تەنها شتێک کە لێرە هەیە بەس ڕۆزماریە ئەوانی ئەوە نییە وەکو زۆر بێ بە زۆری نییە لە مەشتەلەکان کە ئەچین ئەبێ هەر دەدەنیی لە شوێنێک دابینکەی ئەو شتانە نییتە مەجبورین زۆری بە چە و بە خشت و ئەو شتانە ئیشکەین ئەجی ناگەر گوڵەکان بێت خۆی ئەم نەخشانە بە گوڵ جوانترە بەڵام ێ مەجبورین تر لەبەر مەجبوری زۆری بە چەواکە ئەەکەین و بە خشت و ئەم شتان هەرچەند کارەکەی بە کارێکی سەخت و دژوار دەزانێت بەڵام وازی لێ ناهێنێت و لە کارەکەی بەردەوامە حەبیب ئەحمەد هەنگەوانێکی شاریاکرەیە کە هەر لە تەمەنی گەنجێتی ڕووی کردۆتە ئەم ئیشە و دەڵێت بەخێوکردنی هەنگ وەکو بەخێوکردنی منداڵی ساوایە و زەحمەتی تایبەت بەخۆی هەیە بەڵام من حەزم لە هەنگوانیە و لە کارەکەم بەردەوام دەبم. بس حبيب احمد بلار خلكي اوكري اسوكو ميجوانك اوكري بو مش خدون بو خدون كرنا ميشو نبز بو خدون كرنا هنگفيني بتني بو ميشو خدون كرنا فرودني وكريني و هنگفيني اما تقريبا 28 سال 27 سالش شلو من مش خدون كرنا من حظل سام ميشي مش قالك شلو ديتا كوب كان فيجو تشتغل ميشي بوشتني كواس ميشي خدون كام خدان کردن میشه نشته که زور بسنویه که یک میشه خدان کردن گله که بزحمت میش و کی بچکی صوفیا تو روزی که درجه سرجه تلی خوف البی فرقه احتمالا ایش اگه بگیرید آن بمرید آن مشکلی که بیت نه یا هنده که تو بیجی ده بتنی رو گرم بعد شلون میشه بتنی کم است خدون كانوا مشوا نشتا كاتوا كمرو بيجي شو لك بصناعية شو لك جالك بزحمتها جالك شو اللي بمن حال كيفتك واز بكم شو اللي بمن خير ترنيا خيزونا خو عيالي خو ريبا بام دستي كاس دست خد بو كاس درجنا كم بين اس حول مدد من افنا اول خرجت كي بوشترا حتى از سوخمش ان شاء الله شلون من افا بيتا حاجی ئەفەندی پیاوێکی بە تەمەنی شاری کەرکووکە و زیاتر لە 55 ساڵە لە شەقامی مەجیدیەی کەرکووک تەزبیح دەفرۆشێت. شەقامەکە هەر سێ پێکاتی کورد و عەرەب و تورکمانی تێدایە. لەبارەی کڕینی تەزبیحش دەڵێت زیاتر کورتخواستی لەسەر تەزبیحە. نرخی تەزبیحەکان جۆراوجۆرن و نرخی هەندێکیشیان دەگاتە $700.
قوربان ئەم دوکانە کە دام هاتمە سەر ئەم ئیشا ئەوی دەستمدا ئەم ئیشا لە 1964ەوە من لەم جادەم جادەی مەجیدیە و لە دایکبووی 1942 لەو ساڵەوە تاگو ئەم دەقەیەمە لەم جادەم ئیشی من تەزبێ فرۆشتنە بەس تەزبێ ئەفرۆشم تەزبی چاکەکە بخێت و گوڵانی بۆ ئەوەی بسڵمانە بێت خێت و گوڵەکەی بۆ ئەگۆڕم و ڕازی یەکەم باهات بێت. هەیە 300 دەنکیە هەیە 250ە کام 101 ماوەی جاران زوو قەدیمەکان 101یان بەکارە هاورد بۆ تەزبیحات و زکری و تەلیلا بە زۆری زۆر ئابڵق لە کوردەواری خۆمانە و قەدیمەکانیش ویسر ویسی 101 دوای ویسر نەرجیلی 101 قەدیمەکە ئەمەیە بەکاوەراوت ئیسا گەنجەکانیش بە زۆری زۆر 250 دەنکی دەست ئەوە دوور درێژ ئەگا درێژ نێرە و دنیا ملان مەقوڵ نییە ئەڵێ مۆدیێرە بۆ وا درێژەڵێ مۆدیێرە باشە کاکە مۆدیێرە مۆدیێرە حەمە سووری هەیە لا سوورە هەیە لا ڕەشە ئەوانە زۆر بە قیمەتن زۆر من خۆم نەمدیوە بیفرۆشە و بیکڕێ بەس ئەڵێن 4 گڵاو 5 گڵاو و زیاتریش بەس خۆم نەمدیە 20مە لە هەولێر و سلێمانی ئەیکردن بە 2 گڵاو بە 3 گڵاو و بە زیاتریش هەتا 7 گڵاش ڕۆیشتووە زیاتریش بەس من کەمەڵێم. تەها چایچێکی نابیستە و نزیکەی 20 ساڵە لە چایخانێکی شارۆچکەی شارە زۆر کار دەکات و ئەو نابیستیە نەبۆتە ڕێگر لە بەردەم کارکردنی ئەم چایچیە بەڕادەیە کۆشیارەگەر کەسێک بۆ جارێک داوای جۆرە چایەکی لێ بکات ئەو بیری ناچێتەوە پێویست ناکات بۆ ڕۆژانی دواتر جۆرە چایەکەی لێ دووبارە بکاتەوە. لە شەوانی ڕەمەزانیش بازاری چایەکەی تەها گەرمە و خەڵکێکی زۆر ڕێی پێ دەکەن. ئەم برای من لە ساڵی نەوەتەکانەوە تا ئێستا خەریکی ئەم پیشەیە لە مناڵیوە کاتی خۆی شاگرد بووە ئێستا دوکانی خۆمانە لە نەوەتەکانەوە تا ئێستا خەریکی ئەم پیشەیە. ئەم برای من نابیسێت و نایشتوانێت قسە بکات و لە کارەکەیشیە حتا حەزکەی پاک و پوختەیە هەموو کەس حەز بە پیشەکەیەکات هەموو کەس حەزەکات بێت لای ئەم مسراحەت بکات و دەست ڕەنگینیشە تەسەوەر ناکەم لەوەتەوە لە نەوەتەکانەوە تا ئێستا کەس لە دەستی ناڕازی بێت و یەک ڕێتیش هەر مشتریەک هاتە لای پێویست ناکات جارێ دووەم بڵێ ئەو نوع چایەمۆ بێنە یان چایەکی ئاومۆ بێنە ئیتر هەر ئەو دەقەیە کە ئەو چایە خوات کەوتی چایەکی ئاومۆ بێنە حتا ئەو ڕۆژەی ئەو شەخصە کە وەفاتەکە یان لەم شارە نامێنێت ئەو هەرە و چایە بۆ دانێت. بە ئیشارەت مشتریەکان تێگەێنێت مشتریەکە کەوتی کەم ڕنگ بێ یاموتی با تاڵ بێ یاموتی با شیرین بێ شەکری زۆر بێ یان شەکری کەم بێت ئیتر یەکڕێتە کە تێک دگەیان ئیتر پێویست ناکاتی جارێک کە پێ بڵێ هەر لە ڕێوە هاتی داوا چایی کرد خۆی ئەو چایر بۆ هێنێ کە تۆ داوا کرد. لە سەرەتاوە حەزی بە میشە کرد بوو بە شاگرد لە زەڕایەن بوو زۆر مناڵ بوو جاری وا بوو تر کە باوکم نەیە هێڵات بڕوات بۆ شاگردی بکات هەڵەسا بێتزی باوکمەوە ڕۆشت بێتزی باوکمەوە ڕۆژ حەزی بە ئیشەکەیە کرد لە زەڕایەن شاگردیە کرد شەو دەوری دەمەوبەیان هەڵەسا لێرە و ئەڕۆی بۆ زەڕایەن بۆ چایەخانە باوکم کاتی هەڵەسا هاتە دەرۆ سێرەکان نەماوە ئەڕۆی بۆ زەڕایەن لە زەڕایەنە هێناوە
لە ساڵی 1970 بۆ 99 چام لە لای ئەم کاک تەها خواردووە کە دەخین بوو لای کاک بەختیار بوو ئەم شاگردی کاک بەختیار بوو لە ساڵی 2006 ئەم چایخانەی بۆ خۆی جا کردەوە هاتووەتە ئەم دوکانەوە بەڕاستی ینی دوکانێکە چاخانە کۆمەڵی گەنج یانە ئێرە ئەوەی کەسێک هەر کەسێک هاتبێت ئەم چایخانەوە هەتا ئێستا یەک چای لا خواردبێ بڕۆ ناکەم ینی لەزەتی ئەم چایە جیاوازە. بڕگە و بابەتی ئێوارە 24 ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەی ئێوارە ئاسوودە.